پرسی زەکات و سەرفترە و فیدیەی مانگی ڕەمەزان ساڵانە بەسەرمانە دێتەوە و ئەم ساڵ بڕیار درراوە کە ڕێژەی نسبەتی زەکات واتە ئەو پارەی کە هەدبێ و ساڵی بەسەرات سوڕابێتەوە 1,800,000 لەوە زەکات دەکەوێت 1,25,000 لێ ئەکەوێ ئەوە پێوترێ ڕبع العشر واتە ڕوعی دەیەکە بەم شێوەیە ساڵانە نوێ بێتەوە و بڕی سەرفترەی ساڵیش 3,000 دینار دیاری کراوە بە پارە و بڕی فیدیەش هەر بریتە لەو سەرفترەی کە ڕۆژانە درێت کە چونکە بریتە لە خواردنی فەقیرێک بۆ هەر ڕۆژێک کەواتە بۆ هەر ڕۆژێکی خواردنی ڕۆژ بووە ئەو کەسانی کە شەریعەت ڕێگەی داون کە بە ڕۆژوو نەبن و فیدیە بدەن ئەوانیش ڕۆژی 3,000 دینارە دەن ئەگەر مانگەکە 29 بێ 29,000 ئەدەن و ئەگەرسیش بێ 30,000 ئەدەن. زەکات خی گەورە لە پشتی ئاسمانەکان و هەش بەشی دیاری کردووە ئەوانە فەقیرن مەساکینن ئەوانەی کە لەسەر زەکات وەختی خۆی ئیشیان کردووە ئەوانن کە تازە مسلمان ئەبن و ئەوانن کە تەغریمە کرێن و غێرامەیەشان دێتە سەر نیانەوە کۆی پارەی خوێن و فی سەبیلیلا هەش بەشە خی گەورە دیاری کردووە ئەوانەی پێشی پێشەوە فقەرا و مەساکینن واتە هەژار و کەم دەستەکانن کاکرێ بە جیان بکەینەوە هەندێک لە عولەما پێیان وایە هەژارەکان ئەوانن کە هیچیان نیەوە کەم دەستەکانیش ئەوانن کە هەیەە بەڵام بەشی قوتی خۆیان ناکا بەشی ژیانی خۆیان ناکا خی گەورە دایناوە کە زەکاتیان بدرێتێ و ئەو لەو زەکاتە کە خوا لەسەر مسلمانان واجبی کردووە لە هەر شتێک کە هەتە لە دانوێڵە بە زۆرێکە لە ئاژەڵ بە زۆرێکە لە عروزی تجارە و پارە و ئەمانە ڕۆڵ ئەشتە و ئەوە ئەدرێ ئیتر ئەمە ساڵانە بەسەر کە ساڵی بەسەرا سوڕایەوە بێ بدرێ هەندێکیش نا پەیوەندی بە ساڵەوە نییە ئێستا دانەوێڵەکان هەرکە درویتەوە و گەشتە نیسبەتی زەکات دەبێت لە وەختی خۆیان لێ بدەیت و یەکجار ئەیدەی